ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان یاری سنی سنیانێ یاخود سین و زەرف جۆش خۆشی زیاتر بەخۆ دەبینێت و دەستە دەستە ئارەزومەندانی ئەم یاریە لە ناوچە جیاوازەکانی کوردستان لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. لە شاری هەولێر ساڵانە و لە مانگی ڕەمەزاندا پاڵەوانێتی سنی سنیانێ بە بەشداری دەیان تیم لە شارۆچکەی پردێ و شاری کەرکووک ئەنجام دەدرێت. ئێمە لێرە ساڵانە خولێکی تایبەت بە سنی دەکەینەوە. ئەم ساڵیش پەنا بەخوا 96 بەشداری کردووە لەسەر شێوازی تەسقیت زەوجی تیپەکان یاری دەکەن کەوا دوو یاری بدۆڕێنی ئەوجا ماڵاوی لە بتوڵەکە دەکەی. چوارەم ڕۆژی ڕەمەزانەوە خولەکە دەستی پێکرد 96 تیپ لە شاری هەولێر و سلێمانی و پردێ و کەرکووک ناویان تۆمار کرد بوو لێرە. ئێستا لە قۆناغی 62 ئەمڕۆ 12 تیپی کەش ماڵاوایمان لێ دەکاتن لە بەیانیەوە قۆناغی 48 تیپ دەست پێ دەکاتەوە. لە کۆنەوە ئەوها هاتیە کە یەک مانجی نقستانە 11 زەرفە کە تعبیر لە 11 مانگ دەکا. ئەو مانگێکە نەقسە مانجی ڕەمەزان. سامی یەکێکە لە ئارەزومەندانی یاریەکە ساڵانە لە وڵاتی بەریتانیەوە دێتەوە هەولێری زێدی باو و باپیرانی بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی سنی سنیانێ. ئەمن بەخۆم لە بەریتانیا دەژیم بەس هەموو ساڵان ناتانم مەگەلە بە ئەو یاریەوە نێمەوە لەبەرەوەی حەزەکی خۆمە. کو مەسەلەن هەیە خولیای تۆپانەیە، هەیە خولیای ریاضەیە، هەیە خولیای شتیتکەیە فەنە گۆرانی بێژە من خولیای ئەو یاریەمارە وەڵام هەموو ساڵانە بە خاتری سنیانە دێنێ. حساب یاریەکەی براوان وەزعتان چۆنە؟ ئێستا ئەمە وەڵا حالیەن لە پاشین ئەو برادرانە سی خالیان هەیە ئەمە هیچمان نیە. ئێستا ئەمە دەگەڕین ئەگەر دیتمانەوە ئەمە دەشارینەوە ئەوجا ئەمە دەست بە خاڵ وەرگرتن دەکەین. لە هەولێر گەڕەکانی تەیراوە و تعجیل و خانەقا بەو یاریە بەناوبانگن و ڕکابەری یەکتریشن. ساڵانە یاریزانیانیان خولی تایبەت بە خۆیان دەکەنەوە. گەشەیش دەکا زیاتر عالەمەکە گەنجی نوێ ئێستا فێردووە ئەو سنی سنیانە کەلتورەکە 100 ساڵ زیاترە 120 ساڵیش دەبی هەیە سنی سنیانێ. ئەمن ئەو سنی سنیانەیە باوی نەما بوو زۆر کەم بوو هەستان بیرۆکە کە ما گوتم زیاتر بینمەوە سەر ڕێگای خۆی. قەدیم باب و باپیرانی شەرگەمەیان کردێ لەو گەڕەکەی هەستاومە ئێستا کە ساڵانە خولەکی دەکەمەوە هەموو هەولێر و پردێ و کەرکووک هەموو بەشداری ئەو خولەی دەکەن. ئەو ساڵە بە زێدەترین 96 تیپ بەشداری ئەو خولەیان کردیا. هەستاومە دیاریەکانی زەق گەورەشم دانایە سێ ئایفۆن 15 پرۆماکسم دانایە دیاری یەکەم، دیاری دووەم سێ ئایفۆن 14ەیە، دیاری سێمیش سێ تیکتی دووبەیە، ئی چارەمیشیان سێ مۆبایلی احتیادیە. ئەو دلی ئەو گەنجانەمان خۆش کردیە ماوە گۆرانە بێژە چیشبانگەکەینی گۆرانیان بۆ بڵێ هەتا مانجی ڕەمەزان خلاص دەبی ئەمە لەو ئیشەی بەردەوام دەبین. سنی سنیانێ تاکە یاریە زیاتر مۆرکێکی هەولێریانە و کەرکووکانەی پێوە دیارەوە هێشتا لە دۆوەک و سلێمانی شعبیەتی پەیدا نەکردووە. سنی سنیانێ یاریەکی فۆلکلۆری کوردیە و زیاتر لە 150 ساڵ تەمەنیەتی. ئەو یاریە لە شەوانی مانگی ڕەمەزاندا ئارەزومەندانی کاتێکی خۆشی لەگەڵ دەبەنە سەر. فەرمان سادق، میدیای سبەی، هەولێر.